ڕۆژتان باش بەڕێزان، من توێژینەوەکەم بە زمانی عەرەبیە، بەڵام لێرە بە کوردی کورتەیەک و پوختەیەکیتان پێشکەشەکەم. بە کوردی ناونیشانی توێژینەوەکە دەبێتە شێوازی مامەڵەکردن و بەکارهێنانی دیجیتال میدیا لەلایەن دیبلۆماتی کوردەوە. توێژینەوەیەکی وەسفیە چونکە لە بابەتێکی نوێ دەکۆڵێتەوە و بە کەرەسە و ئامڕازێکی زانستی فۆکەس دەخاتە سەر و هەوڵ دەدا دیمەنی پرسێک بە وردەکاریەوە بخاتە ڕوو. لای هەمووان ڕوونە کە ئەمڕۆ لە سایی گلۆبالیزیشندا و شۆڕشی ئینتەرنێت دیجیتال میدیا بۆتە فاکتەرێکی هەرە کارە لە کایی دیبلۆماسیەت و پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. بەوەش دیاردەیەکی نوێ سەری هەڵداوە بە ناوی دیجیتال دیبلۆماسی کە لە گەڵاڵەکردنی ڕای گشتی ناوخۆ و دەرەکی و لە پرۆسەی بڕیارسازیدا ڕۆڵێکی یەکلاکەرەوە دەژێڕێ لە دنیادا. ئەوەش هانیدام بۆ خۆ خەریکردن بەم توێژینەوەیەوە تا ئاشنابین بە کاریگەری دیجیتال دیبلۆماسی لە پەیوەندیان دیبلۆماسیەکانی نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانی دنیادا. کێشەی ئەم توێژینەوەیە بریتە لە ناڕوونی و چۆنێتی مامەڵەکردنی دیبلۆماتی کورد لەگەڵ دیجیتال میدیا و کاریگەریەکانی و دڵخواز و چاوەڕێ و پێشبینیەکانی دیبلۆماتی کورد لە دیجیتال میدیا و ئەو ئاڵانگاریانەی لەم وەرەدا دێنە سەر ڕێگەی. هەڵبەتە پرسیار و ئامانجەکانی توێژینەوەکەش هەر لەو خولگەدایە. کۆمەڵی توێژینەوەکەمان بریتە لە هەموو دیبلۆماتەکانی کورد لە دەرەوەی وڵات کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. نمونەکەشمان دەستەبژێرێکی مەبەستدارە لەو دیبلۆماتانە کە ڕێژەی لە 122 کۆمەڵەکە پێک دێنێت. دیجیتال دیبلۆماسی بە چەندین ناوی تریش ناسراوە، لەوانە وەک وابڕۆم بە چەندین ناوی تریش ناسراوە لە دنیاە، وەکو تیوپلۆماسی، سایبەر دیبلۆماسی، ئی دیبلۆماسی، نێت دیبلۆماسی، ڤێرچوەڵ دیبلۆماسی. ئەمانە هەمووی ناون بۆ یەکشت کە بریتە لە دیجیتال دیبلۆماسی، واتە دیبلۆماسیەتی ژمارەیی یا دیجیتاڵی. لە کورتترین پێناسەیە دەتوانین بڵێین بریتە لە خستنەگەڕی پێگەکانی پەیوەندی ئینتەرنێتی و ئامڕاز و پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا لەلایەن دەوڵەتەوە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی لە سیاسەتی دەرەکی و نمایشکردنی خۆی بە شێوەیەکی گونجاو و دەستپێشخەریانە بەر لەوەی ناوبانگی بشێوێنرێت. لەم توێژینەوەیە سوودمان لە تیۆریەک و بینیوە بە ناوی میدیا ریچنس تیۆری، واتە تیۆری دەوڵەمەندی و فەڕی میدیایی کە لە بیرۆکێ بنەڕەتەکەیدا دەڵێت زۆر جار خەڵک لە ڕێی میدیا و ئامڕازە جۆرا جۆرەکانی و پەیوەندی دەگرن. لەبەر ئەوەیە پەنا بۆ میدیایەک دەبن کە توانست و کاراییەکی باشی لەبارا بێت و خواست و ئامانجەکانیان بۆ بێنێتە دی و تووشی گیر و گرفتیان نەکات. خەڵکی ئێمە و خەڵکی وڵاتان جۆرێک لەگەڵ جۆری پەیامەکانیاندا ئامڕازەکە شەڵ دەبژێرن، واتە ئامڕازێک هەڵدەبژێرن کە بە کەڵک و بە سوودی پەیامەکەشیان بشکێتەوە بۆ چاوەڕوانیەکانیان بێنێتە دی، تووشی نۆیز و کورتهێنان و بەتاڵیبوونیان نەکات. لەم ڕوانگەیەوە ئەم تیۆریە کە بە عەرەبی پێڵێن نەظەریەت ثراء الوسائل الإعلامية دەبێ هەموو کەسێک، هەموو تاکێک، هەموو ڕێکخراوێک، هەموو دەوڵەتێک بۆ هەر جۆرێک لە پەیامەکانی یەکێک لەو
کەرەسە و ئامڕاز و پلاتفۆرمانە هەڵبژێرێ بۆ گەیاندنی پەیامەکەی کە لەگەڵ خودی پەیامەکە و ئامانجەکانیان بگونجێت. یعنی هەموو قسەیەک بە هەموو شوێنێک لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێک و بە هەموو وەسیلەیەک ناکرێت. لەسەر ئەساسی ئێمە هاتین گۆگڵ فۆرمێکمان دروست کرد بە 13 پرسیار نردمان بۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵیان ڕێکەوتم کە بەرپرسی نوێنەرایەتیەکانیان پڕی بکەنەوە. لە دوای پۆلیۆنکردن و شیکردنەوەی داتاکان توێژینەوەکە بەم ئامانجا نەگەیشت. ئەمە پوختەیەکی ئامانجەکانمانە. لە 180 بەرتوێژان دیجیتال میدیا لە کاری دیبلۆماسیدا بەکاردێنن. 185 ئەوانیش فەیسبوک و ئێکس و لینکدئین بەکاردەهێنن. لە 175یان لە ڕێی ئیمێلی فەرمی فەرمانگەکانەوە بڵاوکراوەی هەواڵی بۆ چەند جێیەکی دیاریکراو دەنێرن. لە 129یان بلۆگی تایبەتیان هەیە بۆ بڵاوکردنەوەی ڕاو بۆ چوونی خۆیان لە بواری دیبلۆماسیە. لە 157یان لە ڕێی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا و بلۆگەکانی خۆیانەوە ڕاپرسی بۆ زانینی ڕایگشتی دەکەن. لە 150یەکیان پیان وایە ئالانگاری هەرە گەورەی سەر ڕێی دیجیتال دیبلۆماسی بریتە لە ترس و نادڵنیایی لە پارێزراوی زانیاریە نهێنەکانی کای دیبلۆماسی و پەیوەندی نێودەوڵەتی. لە 140 بەرتوێژان سوود و فەڕی هەرە مەزنی دیجیتال میدیا لەلایەن ئەوەیە کە لە چەسپاندنی شەفافیەت و بڵاوبوونەوەی خێرا و سنووربەزێنی زانیاری لە بواری دیبلۆماسیدا تێدەگەن. 177 بەرتوێژەکانمان پیان وایە لە ئایندەیەکی دووریان نزیکدا دیجیتال دیبلۆماسی دەبێتە جێگرەوەی دیبلۆماسی نەریتی. واتە ئەو قسەی کە جاران دەکرا دیبلۆمات ئەو کەسەیە کە ئەرک و پەیامەکانی و ستراتیژ و سیاسەتی دەوڵەتەکەی خۆی لە ناو دەرجاڵتا دیبلۆماسیەکەیەتی. ئێستا بەرەو ئەوە دەچین کە بڵێین دیبلۆمات ئەو کەسەیە کە سیاسەت و ستراتیژ و بەرژەوەندەکانی دەوڵەتەکەی لە ناو ئایپۆد و ئایفۆنەکەیەتی. لە ئەنجامگیریەکانمان یعنی با بڵێین ئیستنتاجاتمان خوێندنەوەمان بۆ ئەو ئەنجامانە ئەوەیە کە دیبلۆماتی کورد هێشتا لە قۆناغێکی بەراییدا و زۆر سەرەتاییە لە بواری بەکارهێنانی سوود وەرگرتن لە دیجیتال میدیا و تا ئێستا ئەم پرسە سیستیماتیک نەکراوە. دەست پێشخەری و تێگەیشتنی تاکە کەسی بڕیاری لێ دەدەن. مەبەست و ئامانجێکی یەکخرا و ڕێکخراو بۆ بەکارهێنانی دیجیتال میدیا لە بواری دیبلۆماسی کوردیدا هێشتا لە ئارادا نییە. سێ شێوازی بەکارهێنان و دڵخوازی دیبلۆماتی کورد لە بواری دیجیتال میدیادا هەمە جۆرە و بەرزونزمی تێدەکەوێ و لێڵی و ناڕوونی و نادڵنیایی پێوە دیارە. ڕاستپاردەم بۆ حکوومەت لەم بوارەدا ئەوەیە کە ڕووی دەم لە بەرپرسانی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و داوان لێ دەکەم کە زیاتر بایەخ بدەن بە پێگەیاندنی دیبلۆماتەکانی کورد لە کای دیجیتال میدیادا و دیجیتال دیبلۆماسی دروست بکەن. ئەم پرسە بکەنە ئامانجێکی استراتیژی خۆیان بۆ سوودوەرگرتن لە دیجیتال میدیا و بە سیستیماکردنی و بەرەو پێشبردننی و زۆر سوپاس.